چۆن وا بکەین کە تەمەنمان تۆزێک تێپەڕی پێستمان و ڕوومان بە شێیەکی گشتی بە گەنجی بمێنێتەوە. خۆی یعنی ئێمە یعنی وەکو ئەوڵێ وەکو دکتۆر ئێماڵین پریڤێنشن ینی پێشەوە پاراستن یعنی پاراستنەکە چییە؟ پاراستنەکە تۆ مەتەن بێت ئێمە بەڕاستی پێش ئەو شتێکم بۆ باسکە بەڵێ بۆچی پێستی ئێمە دەگاتە قۆناغێکی تەمەن ئیتر وردە وردە پیر دەبێت هۆکار چییە؟ بۆچی ئەم پرۆسێسە ڕوو دەدات؟ خۆی یعنی سە تۆ زوڵمت کرد لە پێست باشە لەبەرکە ئەو ئاسانی کاری لە بواری پێست چونکە ئەو شانەی کە دەرەکەوێت لەسەر پێست خەتای شتەکانی ژێرەوەشە باشە یعنی خەتای ئێسکە گۆڕێ چوری ژێر پێستە گۆڕێ خەتای پێست نییە لە ئەخیرە خەتای پێستە باشە لە ئەخیرە خەتای پێستە ئێمە تەبعاً دوای 30 ساڵی ڕێژەی کۆلاجین لە پێستمانە کەمە بێتەوە بە 100 با بڵێن ساڵانە 100 کەمە بێتەوە ئەگەر ئەوە شتی تری تیادانەنین یعنی ئەم ئێمە مەثلەن زۆر نەچینە بەرهەتاو مەثلەن یعنی با بڵێن جەوێکی پیسمان نەبێ ئەمە بەعتیادی ئێمە لە 100 لە ڕێژەی کۆلاجین دوای کەمە بێتەوە دوای لە ئەستوری پێست کەمە بێتەوە ئێمە پێست با بڵێن دوو تەبقەی سەرەوە ئەوەی کە بینین ئەوەی کە پارێزەرە ئەوەی کە دای من زبرەی بینیت و بەقوەتەی بینی تەبقەی ژێرەوە ئەو بریتێ با بڵێ وەکو ئەم شوێنە پڕی لە کۆلاجین و با بڵێن ئاو شتی پێڵێن هایرۆنیکە ئەسید ئەوەی کە شێ ئەدا بە پێستەکە ئەوەی کە خوێنی ئەوانە هەمووی تەنکە بنەوە ئەوانێ با بڵێن با نەڵێن تەمەن با بڵێن تەنکە بنەوە لەگەڵ کاتە باش تەنکە بێتەوە ڕێژەی کۆلاجینیش کەمە بێتەوە ڕێژەی چەوری لەژێر پێستەکە یان ئەگۆڕێ شوێنەکەی یان کەمە بێتەوە ئەوە ئەبێتە دروستبوونی چرچی خۆی چرچی چییە؟ چرچی نهایەتی ماسوولکەکەی بۆ پێستەکە یعنی ئەو شوێنەی کە ماسوولکە خۆی هەموو ماسوولکانی دەموچاو نهایەتیان یەنە سەر پێستەوە یەنە سەر پێست لەسەر پێستە تەواو بن ئەو شوێنەی کە چەوری تیا کەم بێ ماسوولکە زیاتر ئەگاتە پێستەکە ئەو شوێنی کە چەوری تیا زۆر بیسە ئەم شوێنە چەوری زۆرە چرچی کەم تیابینی بەڵام ژێر چاو بڵێ ئەترافی دەم ئەم خەت نابینی چکە ڕێژەی چەوری کە ماسوولکەکەی سەر یێتە سەر پێستەکە فەخەتی چرچی ئەم چرچیە چیە نهایەتی ئەم ماسوولکەیە یێتە ئەم شتەمان بۆ دروستەکە ئەم خەتەمان بۆ دروستەکە چرچی نهایەتی ماسوولکەیە بۆ سەر پێستەکە چەوریەکە ئەمان پارێزێ ئەو چەوریەکە نامێنێ یان کەمە بێتەوە چرچێکە دەرەکەوێت زیاتر باش ئەم پرۆسەسە بێجگە بێجگەلەوەی کوتمان ڕێژەی کۆلاجین ئەگۆڕێ ئەستوری پێستە گۆڕێ باش بەڵام لە کۆتایی هەموویانە اینجا خەتای پێستە پێکەوەن برادرن گۆڕانکاری برادرە هاوتەری بێکەوە ئۆکەی لە دوای 30 ساڵی ئیتر وردە وردە دەستەکەن بە گۆڕانکاری بەڵام لە چ ساڵێک زۆرترین گۆڕانکاری دەرەکەوێت لە دوای تەمەنێک خۆی حەسەب جەوی خۆتە ینی خۆی هۆکاری چرچ بوون و ئەم شتانە جەوەکەتە یعنی مثلەن هەتاو یەکێک لە دەرەوە ئیشی لە دەرەوە بێ لەگەڵ یەکێ ئیشی لە ژوورەوە بێ جیاوازە هەتاو دەوریە بێ احتیمالە زووتر زیاتر دەرکەوێت یەکێک مثلەن ئیشی سترێسە باشە یەکێ ئیشی سترێسی زۆر یەکێکتر ئیشی سترێسی ینی ئیشەکەی سترێسێکی تیانە باش ڕۆژی دوو تەلیفۆنە دوو قساکە ڕۆژیەکێ 500 تەلیفۆنەکە ئەمانە هەمووی سترێس ئەمانە بنە هۆکار بۆ دەرکەوتن باش بۆیە ئەمە یەکێکە بینیت تەمەنی 30 ساڵە وازانی 40 ساڵە یەکێکە بینی تەمەنی 40 ساڵە وازانی 6 ساڵە یەکشە بینی 6 ساڵە وازانی با بڵین 40 ساڵە یعنی ئەم شتانە ئەمە هەموو دەوری هەیە بەس تەمەن نییە جێنێتیکیش دەوری هەیە جێنێتیک دەوری هەیە تا ڕادێکیش باش کەواتە بەشێک لە هۆکارەکان بەدەست خۆمانە بەشێکی بەدەست خۆمان نییە زۆری بەدەست خۆمانە زۆری بەدەست خۆمانە بەدەست خۆمانە ئاگاتان لەو خاڵە بێت خۆی زۆری بەدەست خۆمان دکتۆر محەممەد دەڵێ زۆری هۆکارەکان بەدەستی خۆمانە ئەمە چێوا دەڵێت دکتۆر محەممەد یوسف ئیتر دوای ئەوە مەڵێ وڵا بیان و مهێنەرەوە جەنێتیکمان وایە و نازانم ژینگەوە جێنێتیک 3% دەوری هەیە 3% دەوری هەیە باشە یعنی تۆ ئەگەر یعنی باوکت مەتەن بڵێ 80 ساڵ بێ بژیۆنە ئەم درێژ تەمەنی باوکت 3 ساڵ تەسیری لە تەمەنی تۆ هەیە 3 ساڵ ئەتوانێت تەمەنت درێژکە لە تەمەنی محەدەدی خۆت یعنی ئەگەر تۆ مەتەن بڵێ تا 50 ساڵ باحتیمال لە ئەو جێنێتیکە بیکاتە 53 باشە یان 52 بەڵام تەمەن با بڵێن یەک شتە جێنێتیک یەک شتە ئەم دوانە زۆر کەمن بە جۆرەی ئەوەی کە خۆت کۆنتترۆڵیەکەی ئەوەی کە خۆت کۆنتترۆڵێکی 80 لە 100 ئەمانە 20 لە 100